ئێمە وەک پزیشکانی تازە دەرچوو کە ژمارەمان 663 پزیشکە لە ڕێگەی ئەم بەیاننامەیەوە نیگەرانی و ناڕەزایەتی قوڵمان دەردەبڕین سەبارەت بە دواکەوتنی دامەزراندنمان پاش تێبەڕینی زیاتر لە 9 مانگ بەسەر دەرچوومان. پزیشکانی تازە دەرچوو بڕبڕی پشتی نەخۆشخانە حکومیەکان پێک دەهێنن و هەر دواکەوتنێک لە دامەزراندنیان ڕاستەخۆ دەبێتە هۆی لاوازبوونی سیستەمی تەندروستی بۆ هاوڵاتیان و مانەوەی پزیشکانی دامەزراو لە پلەکانیان. چەندین کۆبنەوەمان ئەنجام داوە لەگەڵ لایەنە بەرپرسەکان و وەزارەتی تەندروستی، بەڵام تا ئێستا هیچ بڕیارێکی فەرمی سەبارەت بە کات و ڕێکاری دامەزراندن وەرنەگیراوە. ئەمەش وای کردووە بابەتەکە بە هەڵواسراوی بمێنێتەوە و ببێتە سەرچاوەی نیگەرانێکی قوڵ لای پزیشکان. ئەم داواکاریانە پێشکەش بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران دەکەین. یەکەم، دامەزراندنی پزیشکانی تازە دەرچوو لەسەر داهاتی ناوخۆی هەرێم وەک چۆن بۆ پزیشکانی ساڵی 2024 جێبەجێ کرا. دووەم، ڕاگەیاندنی کات و ڕێکارە کارگەڕیەکانی دامەزراندن لەلایەن وەزارەتی تەندروستی بە نووسراوێکی فەرمی. هیوادارین بەرپرسانی پەیوەندیدار بە زووترین کات بێن بەدەم چارەسەرکردنی ئەم کێشەیەوە. ماوەی 10 ڕۆژ لە ئێستاوە تا 29 نیسان بەلایەنە پەیوەندیدارەکان دەدەین بۆ وەڵامدانەوە و دەرکردنی بڕیارێکی فەرمی. بە پێچەوانەوە ئەگەر لەم ماوەیەدا داواکاریەکانمان جێبەجێ نەکرێن ئەوە بە مافی خۆمانی دەزانین کە ڕێکارە مەدەنیەکان لە گرتبوونەوەی هێمنانە و چالاکی ناڕەزایەتی بگرینە بەر لە هەرێمی کوردستان.